بەڵازان و خۆشەویستانمان سپاس بۆ خۆی باڵادەست سروشتی کوردستان سروشتێکی هێجگار جوانی هەیە و کۆمەڵی دیمەنی زۆر جوانمان هەیە چواروەرزە بوونی هەیە لەم وڵاتی ئێمەدا هەمیشە بەردەوام لە میدیا لە ژینگە پارێزان هەوڵ دەدرێت کە ئەم ژینگە جوانە بپارێزرێت بەم بۆنەیەوە لە هەرێمی کوردستاندا ڕۆژی ژینگەی کوردستان دانراو بە مەبەستیەوەی کە هەموو لایەک ژینگەی ئەم وڵاتە بپارێزین و شارێکی وە لە نێو کۆمەڵگا لە نێو خێزانەکاندا بڵاو ببێتەوە تاوەکو ژینگەیەکی پاک و تەمیزمانە بێت کە کاریگەری ئەبێت لەسەر سروشتی جوانی کوردستان کاریگەری ئەبێت لەسەر تەندروستی هەموو لایەکمان گفتوگۆیان بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئارام سالار حەمەسەریم جێگری سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوسکا گارانیا زۆر بەخێر بێت بەخێر بیان خۆم هەمیشە بەردەوام ینی باز لەوە دەکرێت کە کوردستان سپاس بخوا سروشتێکی جوانی هەیە وشیاری وڵاتی ئێمە تاکی وڵاتی ئێمە لە چه ئاستێکدایە بۆ پاراستنی ئەم ژینگە جوانە بۆ پاراستنی ئەم سروشتە جوانە لە هەرێمی کوردستاندا دەستان خۆش بێت تاوان پێشێکی ئەمێ بە بۆنەی ڕۆژی ژینگەی کوردستان کە 16 چوارە پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم ژینگە دۆستان و خەڵکی هەرێمی کوردستان بکەم تاوان دیاریکردنی ئەم ڕۆژە 16 چوار بەچوو هۆکارێک بوو ئەبێ ئامێژەیەکی پێبین کە لە 16 چوار 1970 ڕژێمی باسی دیکتاتۆر بۆی کیمیابارانکردنی ناوچەی باریسان و شێخوەسا کە بوو بەهۆی قوربانیدانی 237 هاوڵاتی سیڤیل کە شەهید بوون و ژمارەیەک بریندار بەداخەوە لە دوای ئەوە بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیاری یەکی ساڵی 2008 ڕۆژی 16 چواری بە ڕۆژی ژینگەی کوردستان ناسێنرا و پرسیارەکەت وەکوی کە بڵێن ئەبێ هەموو تاکێک بەڕاستیەکەی هەست بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگە بکە و هۆشیاری تاکی ئێمە ئەگەم مقارنەی بکەین بە ساڵانی پێشووتر باشە بە حکمیەوەی لە دوای ئەو هەموو کارە ساتانی کە بەسەر عێراق و هەرێمی کوردستانە هاو ئەو شەڕ و شۆڕ بتێوێت نەتوێت لە دوای هەموو جەنگێک کاولکاری پیسبوون ڕۆیە و دوای زیادبوونی ڕێژەی دانیشتوان هەم لە جیهانیشەوە هەم لە کوردستانیشە کە بۆ وردە وردە ڕێژەی دانیشتوان زیادی کرد حتمما پیسبوون زیاد دەکات و پێویستیشەکە هۆشیارکردنەوە هەبێت لەگەڵ ئەو تاکانە کۆمەڵی کوردستانێکی سەوسکە یەکەم ڕێکخراو بووە لە دوای ساڵی راپەڕینە مەزنەکە لە دوای ساڵ 1990 کە دامەزراوە ئاماز لە دامەزراندنەکەی ئەوە بووە کە ئیش بکات لەسەر دوو تەوەر کە تەوەری یەکەمیان هۆشیارکردنەوەی تاکە کە ئەمە بابەتێکی گرنگ بوو و لە بیدایەتەوە دەستی پێکردووە بە لە ڕێگەی ئەو کاتە ڕادیۆیە چکە پرۆشەر و پۆستەر و دوایتر تیڤیەکانەوە کە بەرنامەی تایبەت بە هۆشیاری هەبوو لەگەڵەوەی کە لەگەڕ بە بڵنگۆ ئەوانەی مزگەوتەکان یەکەم جار دوایتر بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بۆ پاراستنی ژینگە زۆر باشە ئەو چالاکیانە چونکە لەم ڕۆژە ئەنجام بدرێت و کاریگەری چییە لەسەرەوەی کە ئێمە هۆشیاریمان زیاتر بێ دەربارەی ژینگە وڵا طبعاً ئەم ڕۆژە هەموو ڕۆژێ بێ بە ژینگەی بزانین بەڵام ئەوەی بۆ ئەم ڕۆژە دیاری کراوە بۆی بتوانین ئێمە هەندێک چالاکی گرنگ بکەین بۆی خەڵک هەست بەبوونی ئەم ڕۆژە بکات ئێمە وەکو خۆمان بەردەوام لە 16 چوارە چالاکی تایبەتیمان ئەبێت و بەدەرنیە ئێمە لەم دوو ڕۆژە بڵین کە هەڵمەتی چالاکیەکان ئێمە بۆ ماوەی هەفتەیەکە خایانێت کە یادی ژینگەیەت زیاتر گرنگی بە کەرتی پەروەردەیین چونکە پێمان وایە پاراستنی ژینگە پێویست دەکات ئێمە لە پەروەردەوە دەست پێ بکەین چونکە ئەگەر تاکێکی وشیار تەلەبێ خوێندکارێکی قوتابخانەیەک لە مناڵیەوە پەروەردەی نەکەین بە پاراستنی ژینگە و خۆشویستنی ژینگە و زیادکردنی ڕێژەی سەوزایی و گرنگیدان بە تەندروستی خۆی ناتوانین کە گەورە بوو زۆر ئەو کاریگەری بخەیتە سەر چونکە ئەفکارەکانە گۆڕێ گەورەترێ بێ لەگەڵ تەمەنی خۆیان بۆیە پێمان باشترە زۆریش گەشتوێنێتەوە دەرەنجامەش هەر ئێمەش نییە زۆربەی وڵاتان کە هەمووی خەریکن لە کەرتی پەروەردەوە گۆڕانکاری زۆر گەورەیان کردووە لە ژینگەیە لە وڵاتەکەیانە بۆیە ئێمەش لەم دوو ڕۆژەیە لە قوتابخانەکان و ڕۆزەکان هەڵمەتی ڕواندنی نەمامانەیە و هەڵمەتی وشارکردنەوەشمان هەیە لەگەڵیە
ئێمە و کاتی کە نەمامەکان ڕێنین خۆمان نین خوێنکارەکانی ڕێنێ وە گرنگی هەر لە کاتی ڕواندنی نەمامەکە بۆی باسەکەین کام نەمانمە ئیسفادی چییە گرنگی چییە تۆ بۆ تۆ چی ئەخڵقێنێ بۆیە ئەویش ئەیخینە ئەستۆی ئەو بۆی کە لە داهاتووە بتوانێت لە قوتابخانەکە هەست بکە کە دارێکی هەیە بۆ نمونە یاخود خزمەتی بکە یاخود ئاوی بێ یاخود لەو هەست بەوە بکە کە خۆشەویستی بێ بەرامبەر بە سەوزایی و بەرامبەر بە ژینگە چالاکی تریشمان هەبوو تەبان دوێنێمە لە شاری دەربەنی خانی خۆشەویست بووین هەر بەستی چالاکی بەبوونی ڕۆژی ژینگەوە چونچکەمە وەکوتم هەفتەیەکە خایانە چالاکیەکانمان چەندین کەسایەتی و هاوڵاتی و شارەمان بەسەر کردوێتەوە کە بەڕاستیەکەی جگەل لە میهنەکەی خۆیان جگەل لەو میهنەی کە پێوەی ڕۆژانە خەریکن میهنەیەکی تریان هەڵبژاردووە کە میهنەی ژینگەییە باشە سەردانی هاوڵاتێکمان کردووە ماڵەکەی خۆی بە کاملی کردوێتە ماڵێکی ژینگەیی ماڵێکی کەلەپوری ماڵێکی ئەوە قاتێکی خوارەوەی کامل سەوز کردووە دەرەوەی هەمووی سەوز کردووە نمونەیەکی جوانی بۆ کۆڵان و گەڕەکانە بەخشی بۆ یعنی هەمووی باسیەکە لە ناو شاری دەربەنی خان و سەردانی گەڕێکێکی ترمان کرد هاوڵاتێکی تا لە شاری دەربەنی خان گەڕێکێکی بە کاملی سەوز کردووە گەڕێکێکی بە کاملی ژینگەی کردووە کاچیتە و گەڕەکە هەستەکەی بە ئەڵێ شتێکی زۆر زۆر گەمە فلکێکی یاین فلکەشی دروست کردو ڕسمێکی شێرێکی دانا ئەستا و گەڕەکە پێڵن گەڕێکی شێرەکە یعنی سەردانی گەڕێکی ینی بەڕاستیەکەی بنوتم ئەگەر لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە چەند کەسایەتیشی هەمان هەبێ بەڕاستیەکەی تاوا هیچ ترمان نایە بیژینگەکەمان هەمووی سەوزە بێ ینی ئەمە بۆی زۆر جێی خۆشحاڵی ئێمە و بەڕاستی ئێمە ڕێز و پێزانیمان بۆ بردن سوپاسمان کردن دەستخۆشیمان لێکردن بۆ ئەرکە پیرۆزە و ئەم سەردانکردنەش بۆ ئەوان گرنگی بەئەخی هەیە و زیاتر هەوڵەدەن و هاوڵاتیانی دراوسەکانیشی کە ئێستا باسیەکەی یەکەم جار دژم بوون بەڵام دواییتر ئێستا خۆیان هێن زۆر کات ئاویدارێن یان ئەوانیشی توور دەوردە هەست بەوەکەن کە پێویستەکە بۆیە بەڕاستیەکەی ئەم نمونانە و وەشارکردنەوەی تاگێکەکە لە گرنگیەکان کە ئێمە پێویستە ئاماژی پێبین و ئێمە چالاکیەکانیشمان هەر بەردەوام کاگەران ینی بەرنامەکانی دیکەشا باسمان کردووە ئێمە لەو شتە یەکی لەو شتە ناخۆشانی لە ژینگەرێمی کوردستاندا بەدی دەکرێت بەشێکی زۆر لە سەیرانگا شوێنە جوانەکان ینی خاشاکێکی زۆر ینی بەجێ ئێڵن سەیرانەکە ئەکەن هەڵبەت هەموو کەسێک نا بەڵام ئەی بینید ینی زۆر شوێن هەیە بەم چەشنەیە ینی هەموو ساڵ ئێمە دووبارە بێتەوە چی بکرێت بۆی کە ئەم سەقافەتە ئەم وشیاری بڵاو بێتەوە بۆی کە خێزانەکان ینی من زۆر جابیرەکەمەوە ئەڵێم ینی دایک و باوک کەسە گەورەکان لە سەیرانەکەیە هەستن وەکو یاریکردنێک ئەمە شتانە کۆبکەنەوە وەکو پێشبڕکێک لەگەڵ مناڵەکانە هەم دڵنیا مناڵەکە فێری سەقافەتێکی جوانی ژینگەیە بێت هەم چێژیشی لێبێنەوە هەستەکە ئەمە یاریکردنێک بێمە تا چەند گرنگە جێبەجێ بکرێت وەڵای دەست خۆش تەمان بەداخەوە ئێمە بابەتی گەشت و سەیرانەکانمان بە شتێکی تر تێگەشتون گەشت و سەیران تۆ بۆچیە لەو جەنجاڵی ڕۆژانی کە تۆ لە ئیش و کارتا یان لە ناو شارە کە هەتە پێنج شەمان جومعانیانە و ڕۆژانی کە ئیسراحەتی ئەتەوێ بچیتە شوێنێک ئەبێ جێویشی ئارام بخۆ دروستکەوە بچیتە ناو سروشتەوە باشە بچیتە ناو سەوزایی و بچیت ناو دارە بچیتە ناو باڵندە و ئاژەڵە کێویەکانەوە بۆی جێیەکی دەرونی بۆ ئارام بۆ دروستکە بەڵام ئێمە بە هەمووی بە هەڵە تێگەیشتون یەکسەر ئەبێ پێشێکی بچیتە شوێنە قەرەباڵە کە ئەمە وان نابێت وابێت ئەبێ خواردنێکی زۆر بەری کە لێش دەمێنێتەوە بدوای فڕێوی ئەبێ پاژماوەیەکی پلاستیکی زۆر بەری کە دوای خۆ کۆشی ناکەیتەوە باشە ئەبێ جیازێکی گەورەی نازانم دیجێ ئەوە بەری هەم خۆت و هەم چواردەوەش ژاو دروستکەی کە ئەمەش بابەتێکی ناژینگەیە کەواتەیە ماچین ئەبینین هەمومان هەینەوە لە سەیران ئەڵی کرێکاریمان کردو یەکسەر ئەخەرین هەبوورێتەوە خەو ینی بەڕاستیەکەی ئێمە بە هەڵە تێگەیشتوین بەڵام بەداخەوە جگەل لەوەشی کە ئەمانە هەیە وەکو تو بەڕێز باسە کرد دوای ئەوەی کە ئەم شتانە پاژماوەی خۆراکیەکانی زۆر کات ئەگەر کۆشی کاتەوە علاگە خۆڵەکە بەجێ ئێڵێ ئەبینین دوایتر زۆر کات گوندنشینەکان هاواریان لێستاوە زۆر کات ئێمە سکاڵامان بۆ ئێڵێ خەڵک وشارکەنەوە بات کاتان لێکەمەوە علاگە خۆڵانە جێنێڵێت چکە ئاژەڵە ماڵەکانمان
یان ئاژەڵی کشێوی زۆر کات ئەوانەیین ئەچن زەرفەکانە دڕێنن ئەو ژەقی خۆیەتی برسێتی بە دوای خۆراک ئاگەڕێ ئەی دڕێنێ و لەو ناو بڵاو بێتەوە هەم بۆ ئاژەڵە ماڵیەکانمان کە ئەی خوات بۆ شیرەکەی کە زەرەر لێمادات بۆ خۆی بۆ جانۆرەکە کە زەرەر لە خۆیە زۆر کات بینیمانە بە عملیاتی گەورە ئەو شتانە لە ناوسکی ئاژەڵەکە دەرهێنراوە بەڕاستی کاریگەری خۆشتان بینی بێتتان و جگەر لەوەش کە ئەچەم پاژمان هەمی ئەچێتەوە خاک هەمەچێتەوە ناو ئاوە و زەریا و دەریاکەن کە ئەمەش بەڕاستێکی هەم دیجاری کە بۆ ئێمە هێتەوە بۆ زیینی ئاژەڵی بڵێن زیندەوەری ناو ئاویش هەر کاریگەری هەیە کە ئێمە دوایتر لە ڕێگەی ماسی بیان هەشتێکی ترەوە ئەم مادە پلاستیکێکە ئەچێتەوە لەشمان بەڕاستەکەی وەکو پێم وتی پێویستەکە ئێمە خەڵک زیاتر وشارکەینەوە کە چۆن سەیران بکە و ئێمە بەردەوام لە ڕێگەی نامیلکەوە یان لە ڕێگەی ڕاگەاندنەکانیان لە ڕێگەی پێیجەکانمانەوە شاری بۆ تاک بۆ سەیرانکردن لە وەرزی گەشت و گوزارە بڵاوەکەینەوە. زۆر باشە پاسێک لە هەڵمەتەکان بکەین ئەو هەڵمەتانی کە بۆ سەوزکردن زۆر جار ئەنجام بدرێت لە جیهاندا کۆمەڵە هەڵمەتی گەورە کراون چونکە نەک تەنهاش ناوچەیەک زۆرێک لە شوێنەکانی جیهان بەرەو بە بیابانبوون دەچێت و بێگومان کوردستانیش بێبەش نییە لەمانی بنمونە لە هەندا بوون هەڵمەتێکرا لە ساڵ 2017 66 میلیۆن درەختیان چاند لە ماوەی ڕۆژێکدا بێگومان ئەم هەڵمەتانە گرنگە بەڵام ئێمە لە کوردستان چۆن ئەم هەڵمەتانە ئەنجام بدەین هەر چاندنی بۆ مەدرەختێک نەمامێک گرنگیان ئەو تا چۆن ئێمە پارێزگاری لەم نەمامە بکەین ئاوی بین ئەنی ئەو هەڵمەتانی کە ئەکرێ کاریگەری هەبووە لەسەر سەوزبوونی ژینگە و هاوڵاتی چند تا چنێک گوشاری هەیە کاتێک درەختێکی چەند ئاگاداری بێت و بەردەوام ئاوی بات دەست خۆش تاپان هەموو جیهان وەکو بەڕێز باسی کرد جەخت لەواکەنەوە کە پێویستەکە ڕێژی سەوزایی زیاد بکرێت ڕاستێکی چونکە بابەتی ژینگە بۆ بابەتێکی گلۆباڵ و جیهانیە و پیسکردنەکەشی بامان شێوە ئەبینین ساڵانە کۆڕبەندی گەورە ئەبەسرێت ساڵی 2023 کۆڕبەندی کۆبی 28 بەسرا لە وڵاتی ئیمارات و پارساڵ لە وڵاتی سعودیە کۆڕبەندێکی ژینگەی گەورە بەسرا هەمویاندا کۆکن لەسەرەوەی کابێ ڕێژەی سەوزایی زیادکەن وڵاتی سعودیە بڕیاریە 100 میلیۆن نەمان بڕێنێ وڵاتی سعودی وڵاتێکی بێ بە بیابانبوون هەمومان نەزانین کە پێویستە کات کەواتە ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەردەوام هەڵمەتی گەورە هەیە کە بڕوێنرێ وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوزیش ئێمە پارساڵ 25,000 نەمامان لە سنووری هەرێمی کوردستانە ڕوان ئەمە حکوومەت یارمەتیدان ئێمە دەستخۆشی لە خاتوو بێگەر وەزیری گشت و کاڵە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بەڕاستی هاوکارێکی تەواوەتی ژینگەی و هاوکارێکی تەواوەتی هەموو ڕێکخراوە ژینگەیەکانە جگەل لە کەرتە حکومێکی خۆی کە هاوکاری تەواوەتیانەکە بە سوپاس و دەستخۆشیمان بۆ هەیە کە ئێمە لە ڕێگەی بەڕێزیانەوە ساڵانە بڕێک نەمامی دیاری کراوە بۆ ڕێکخراوەکەمان دابین کراوە کە پار ساڵ وەکوتم 25,000 نەمان بوو بۆ هەموو هەرێمی کوردستان بە ناوچەکانی دەروی کوردستانیش بە کەرکووک و خانەقین و ئەوانەشەوە کە بەشی ئەوانیشمان داوە بۆ ئەوەی ئێمە هەموو شوێنە بە کوردستان نەزانین وە بڵێن بە شاری خۆمان نەزانین بۆیە هەمومان لە سنووری هەرێمی کوردستان و ئەو ناوچانەشە ڕواندووە و بەڵام شێوازی ڕواندنەکە زۆر گرنگە وەکو بە ڕێزا ئاماژە پێدا ئێمە نەمام نادەین بە شوێنێک یان بە کەسێک یان بە هەڵمەتێک کە نەزانین دوای خزمەت ئەکریان ناکرێت زۆر کەسە بوو هاتۆتە ڕێکخراوەکەمان لە ساڵانی پێشوو داوای نەمامی کردەوە تومە بۆ شوێنێکی هەڵبژاردو سەیرمان کردو دوای ئەوە هەرەوەنەی بۆ ڕسمگرتن و داگرتن و فێسبووکەکە بوو دوایتر دارەکان وشک بووە خزمەت نەکرا بەڵێ ئێمە ئەو شتە ماوەستاندووە بیدەین بە هەر کەسێک زیاتر شوێنە حکومیەکانە گەڕێکە کۆڵانەکان هەچ کەس بەردەم هاوڵاتیەک ماڵەکەی خۆی کردومانتە زمەی بەڵێ نامەیان پێپڕەکەینەوە کە پێویستە پارێزگاری لەم دارە بکەی و ئێمە لیژنەی بە دوواداچوونمانێ ساڵانە بە دوواداچوونەوەکەین بۆم دارانە داین ئایا ڕوانراوە ئایا خزمەت کراوە ئایا و چەنی وشک بووە چەنی ڕواوە ئەمە خۆی ئەکاتەوەی سوپاس بخوایمە دوای ئەوەی کە ئەو 25,000 نەمامەمان ڕواندۆ دوای هەموو بە دوواداچوونە بەشێکی زۆر دڵخۆشکەرە کە نەمامەکان سزاشێ بۆ کەسێک کە بنەوە خۆی پارێزگاری لە نەکردویان بە یاسامە ڕێکخراوە
طبعا بە یاسا ئێمە تێنێت یاسایەکمان نییە یاسای غرامەکردن و ڕاستەوە خۆی تاک و شەخص بێت کە بەداخەوە لە زۆر وڵاتەیە باشە کەسێک سەرپێچێکی ژینگە بکە بۆ نمونە دارێک پشکێنێ دارێک بڵێن وشکە یان شتێک فڕێ بە پاشماوێکی خواراکی خاتە سەرجادا فرد لێ قوبادرێ بە یاسا کێمە بەڕاستێکی چکە یاسایەکی محەددمانیەوە دادگایەکی ژینگەی تایبەتمەندمان نییە بم بابەتە نەتوانراوە ڕاستەوە خۆ هاوڵاتیان بەڵام ئۆتۆمبیل بۆ لەبەرەوەی ئۆتۆمبیلەکە هیچ نەبێ ڕقمی سیارەکەی هێشتێکیە تۆ توانی ئۆتۆمبیلەکە عقوبەبەی نەکە هاوڵاتێکی کە خۆی ئەبێ بەڕاستەکەی بێ تاکەکان هاوڵاتیەکان عقوبە بدرێن لە حاڵەتێکی وایە عقوبەکەشەوەی لەوانە شتێکی مادی و ڕەمزی بێ بەڵام وەکو ئێمە ناتوانین چکەوە بێ حکومەت ئەو بابەتە ڕێخاتەوە بەڵام ئێمە ئەگەر جاری کەم کەسە بۆ نمونە بێتە لامان بزانین نەمامەکان وشک بووە یان خزمەتی نەکردون نەمامی نادەینێ هەرەوەمان پێکرێوە چکە بابەتێک بۆ خۆیەتی بەڕاستێکی سەوزایی زیادکردن بۆ خۆیەتی خۆشبەختانە ئەم ساڵیش هەمان بێگەرخان سوپاسێکین کە بڕی 10,000 نەمامی تری بۆ کۆمەڵەکەمان داوە ئەم ساڵ ئێستا دەستمان پێ کردووە لە وەرزی بەهار و وەرزی مانگ لە 15 دوو بە دواوە کە ئەم ساڵ بووە ئێمە هەڵمەتەکانی داوەشکردنمان لە سەرجەم کوردستان و بە کەرکووک و خانەقینیشەوە دەست پێ کردو و ژمارێکی زۆر نەمامان داوە بە هاوڵاتیان بە شوێنە گشتەکان و پێکەوە توانین هەمومان ژینگە سەڵس کاگارام دەستدرێژیکردن لەسەر دارستانەکان زەویە کشت و کاڵەکان بۆی کە بکرێتەوە بەرهێنان و شوێنی نیشتە جێبوونەوەن ئێوە بەدووە چونتان کردووە بە شێوازێکی باش ئەمە بەڕێوە چێت کاریگەری کردوتە سەر ژینگە کاریگەری کردوتە سەر نەمانی دارستانەکان ئەو شوێنانی کە ینی گرنگن بۆ ژینگە ئەمە بەدی ئەکرێت و ئێوە هەڵوێستان چی بۆ وەکو ڕێکخراوی ئێوە وەکو ڕێکخراوەکانی دیکە بۆ ئەم بابەتانە وڵاهی بەداخۆ من زۆر کات بینیمانە ئەم پرۆژانی کە دروستەکریان ئەم بە تایبەتی پرۆژەوە وەبەرهێنەکان ڕێک ئەچێتە ناو ئەو شوێنی کە دارستانەوە سەوزایەکی بێشمارمان هەیە سەیەکەی ئێمە سکاڵای خۆمان کردووە کەیسیشمان هەیە لە مەحکەمە کە شکات کراوە لەسەر ئەم بابەتانە وە زۆر پرۆژەشە بۆ کاگەدار کراینەتەوە لەلایەن خەڵکەوەیمە وەستانومانە نەمانهێشتووە بگاتە ئەوەی کە دارەکان سنوورمان بۆ داناوتمە ئەلویا ناتوانین بچیتە ئەو دیو کە ڕوویاوە بەڵێ بۆمان هاتووە هەر شتێک خزمەت بە هاوڵاتی بە ژینگە بکە بەڵام ناشتوانانی تۆ بتێ و بەرهێنان بوەستێت ئەمە ناتوانین بکەین گوناحیشە دارستانی وێران بەڵام گوناح هەیەمە بابەتەکەمان سەوزایەکەی بابەتەکەمان ئەوەیە کە ئەم شوێنانە کە سروشتێکی جوانی وەرگرتووە وەکو خۆی بمێنێتەوە و ئەو دارانی کە ئێستا سەوز بووە لە خۆ سەوز نەبووە ینی لەوانەیە 25 ساڵی بێت تا بە تایبەتی داری خۆڕستەکان دارێکی وەک بەڕوو بۆ نمونە دارێکی وەک سنووبەریات کاتی زۆرێ بەڕاستێکی تا گەورە بێ بۆیە لە ناوبردن و ئینیان کارێکی گوناح ئێمە تۆ توانیمانە هەم لە ڕێگەی مەحکەمەوە هەم لە ڕێگەی خۆمانەوە بەو جهێتە حکومیەکانی دام و دەستگا حکومیەکان ئاگادارمان کردوونەتەوە بەڵێ زۆر پرۆژە بوو ئێمە ڕێگریمان لێ کردووە نەمانێشتۆ کاریگەری بکاتە سەر سەوزایی و هیواداریشین و ئانیوە بەرهێنەکان لێرەوە لەم کەناڵی بەڕێستانەوە گوێ بیست بن تکاتان لێ یەکەم بڕینەوەی دارێک مەترسی هەیە بۆ هەمومان بەڕاستێک تۆ ناوچەیەکی زۆر لە ناوەبەی بە شۆفڵ و بە گەڵاب و ئەیکەیتە بەس لەبەر مەسلحەتی گیرفان و مادی خۆت بەڕاستێکی کارەساتێکی گەورە خەڵقێنێ هیوادارین بتوان ئەو پرۆژانە بە شێوازێکی جوانتر لە شوێنێکا بێککە کاریگەری نەبێت ڕاستەوە خۆ لەسەر هاوڵاتی باش ئێوە کوژینگە دۆستان پێیانتان چییە وە چ تێک بە مەترسی دانێن یان جێنی گەرانی ئێوە و ئەگەر کاری لەسەر نەکرێ ئەوە ڕەنگەانی لانی نەرێنیەکانی زۆر زیاتر دەکرێت وەڵام من حەزەکەم ئاماژە بە مەجموعەیە شت بەم بەڕاستێکی ئەگەر دەرفەتم بەنێ بابەتێک مادی پلاستیکە بابەتێکی زۆر خراپە یعنی هەموو ئەو ڕۆژانی کە کەرستانی کە هەمانە بەکارێنین هەمووی پلاستیکە هەر لە ماڵی خۆتەوە لە دیوارتەوە لە کەلوپەلی ڕۆژانەوە هەمووی گرنگ ڕاستە پیشەسازی پێشکەوتووە بتێونەتێ پلاستیک هاتوۆتە بەرهەم بەڵام چۆن بتوانین تەندروستی مامەڵەی لەگەڵا بکەین بە تایبەتی ئەم ماوادانی کە ڕۆژانە تەڵام پلاستیک هەموو ڕقەمی تایبەتی خۆی لەسەرە
مادی پۆلیمەرە کە لە مادی پۆلیمەر چەندی مادی تری تێکراوە دروست کراوە هەندێک لەو مادە پۆلیمەرانی کە تێکراوە دروست کراوە خراپە بۆ سەر تەندروستی مرۆڤ بۆیە پلاستیک خۆی ڕێنجی و ڕقەمی لەسەردانە ئەسم دە بە ئاوێکی ئەیخۆنەوە ڕۆژانە ڕقەمێکی تایبەتی لە ژێرایە باشە کە باتاخەوە ڕقەمیەکیان لێەوە کە ڕقەمیەک مادەیەکی بەڵێ بەکار هەر خراپیشە بەڕاستێک هەر خۆی ڕقەمیەکە خراپیشە بەڵامەوەی تر بۆ یەک جار بەکار بێت نابێت بچێتە بەرگەرما نابێت بچێتە بەر سەرما نابێت هەتاو لی بکەن ئەمانە بەڕاستی لە ئێمە گرنگی پێ نەدراوە ئەبین زۆر ماشکێ دێ شتەکەی لە دەرەوەدانەوە هەم گەرمی لێە هەم هەتاو لێە هەم ئەوە شێ ئەمە و ڕقەمانەش وەکو زانستی بەکار ناتوە هەم لە ڕۆژانەشا بەکارهێنانی هەم لەلایەن فرۆشیارەکان هەم لەلایەن هاوڵاتیشەوە گرنگی پێداوە کە ئەمە هیوادارم وە هەم موادی پلاستیکی بە عام بتوانین کەمی کەینەوە هەرچەند ڕیسایکلیمانێ بەڵام فریان ناکرێ پاشماوەکان زۆرە ڕیسایکلیمانێ لە تانجەر و هەمانە کە بەڕاستێکی لە شوێنی تر کارگەی ترمانەیە بەڵام هێشتا ئەویش وەکو پێویست نییە بتوانێت ئەم بابەتێ بوو کە حەزم کردباسیکەین هاوڵاتیان بتوان کەمتر بەکاری بێن بابەتێکی تر کە مۆلیدی گەڕەکەکان بوو ڕاستێکی ئەمە کاریگەری لەسەر پێشبوونی ژینگەی بێشمارە بوو خۆشبەختانە ئەبێ وا بڵین من لایەنە مادیەکەی باز ناکەم کە حکومەت هێرم کارەبای کردوتە 24 ساعاتی ئەمە دەستخۆشیوێ بەڵام لە ڕووی مادیەکەی هیوادارین بتوانن ئەو پارەی ماگانی کەم بکەنەوە بڵین بۆی هاوڵاتیان خۆشەویستیان بۆی هەبێ چکە ئەمە برامۆلیدەکانمان لێمان دڵگیر نەبنەوانی کە ساحب بەڵام مۆلیدە لە کۆڵانەکانە دووکەڵێکی بێشمار و پیسە ئێمە ڕۆژانە سکاڵای هاوڵاتیمان بۆ هاوکە فریامانکەەوە خنکین تەنگە نەفەس بووین جێژ بووین ینی بەم دووکەڵە ژاوەکەی کە ئەمە دەرفەتێکی باشە بێ بووی کە ئەم مۆلیدانە لە کۆڵانەکانە نەمێنێ ئەمە هەنگاوێکی باشە کە حکومەت هێرێم ناوێتی بووی کە بتواندرێ ئەو دووکەڵە زەرمەندە نەهێڵەکە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی خاڵێکی تر حەزم کرد کە باسی کەم بابەتی بەکارهێنانی سۆلەر لە ڕێگەی وزەی خۆرەوە ئێمە چۆن بتوانین تاقی کارەبا بەدەست بێنین کە بەڕاستیەکەی من چەندین شوێن گەڕاوم سەیرم کردووە وڵاتانی چواردەوری گرنگی زۆریان بە سیستەمی سۆلەردا هەم بۆ تەندروستی خەڵک هەم بۆ کەسەکە خۆی کە کارەبایەکی بەردەوامت بۆ دابینەکە هەم لە ڕووی مادیەوە بۆ تۆ باشە هەم لە ڕووی ژینگەیشەوە کە بۆ وڵاتەکە بۆ خۆی بۆ کەسەکان باشەکە ماتوانین ئیسفادێکی تەواوەتی لە وزەی خۆر بکەین بۆ بدابینکردنی کارەبای خۆمان باوەڕ بە ئەو پارەی کە ماگانە ئین بە کارەبایان بە مۆلیدی گەڕەکەکان ئەگەر کوی بکەین و لە ماوەی چەند ساڵێکا کوی بکەین و سیستەمێکی سۆلەری بۆ دانین بۆ هەتا تۆ توانیت ئیسفادی لێ بکەیت ئەگەر لە بابەتی ڕۆژەکەش یا ئیسفادی لێ بکەیت کە تۆ ڕاستەوخۆ هەر لە سۆلەرەکەەوە بەبێ پاتری ئەوە کارەبا واتێ ئیسفادێکی گەورەیە کە تۆ توانی هەم لە ڕووی مادی و هەم لە ڕوویکە ئیسفادی لێ کاگەرام پاراستنی ئاژەڵی کێوی ئەمیشە لە چوارچێوی ژینگە هەیە چی کراوە بۆی کە ئاژەڵە کێوەکان پارێزرێت لە بابەتە ژینگەیەکاندا ڕاوی نایاسایی نەمێنێت بۆی کە بۆ خۆی ئەمەش کاریگەری بە لەسەر سروشتی جوانی کوردستان لەسەر ژینگی کوردستان دەستە خۆش بێت تەبان لە سەرەتای دامەزراندنی ئێمە کۆمەڵەکەمانەوە یەکەم کاریان جگەل لە وەکووتم هۆشیارکردنەوە بووە دواییتر سەوزکردن ئەجا بابەتی ڕاویش بوو قەدەغەکردنی ڕاو چکە بەڕاستیەکی بتوێنێتێت لەدەوە کارەسات جەنگانە هەموو کەسێک لە ماڵی خۆیان چەکی پێ بووە ینی چۆ ڕاوی کردەوە بۆ نمونە چۆتە شاخ و شێوەکان بۆ جێ وەرگرتنی خۆی بوو بەیان بابەتی ڕاو بابەتێکی زەق بوو دوایترەوە بوو بە یاسا بابەتی ڕاو ڕێکخرایەوە دەستخۆشیان لێکەم تەبەن ئێمە هەڵمەتەکانمان وەکووتم لە ساڵی نەوەکانە بۆ زۆر کات چوینێتە شوێنەکان ئەو ئاژەڵە کێویانە ئەگەر هەبوو بێ بۆ نمونە لە بن پردەکە بوو شاری سلێمانی لەوێ ئەیان فرۆشت ئاژەڵەکانیان باڵندەکانیان لە دەکمەنەکانیان هێنا لەوێ ئەیان فرۆشت ئێمە ئەوە لیژنەمانە بوو لە ساڵانی نەوەکانە سەردانی ئەوەی کردووە ئەو بابەتەی مەنا کردووە لە ڕێگەی حکومەت و پۆلیس و کەتی بڵێن وەزارەتە پەیوەندیدارەکانی معنێن بەوە نەیانهێشتووە ئەم دیاردەیە وردە ئەم یاسایی بۆ دەرچوو بە ئێستاشەوە من ناڵێن هەر هەیە بەڵام خۆشبەختانە دوای پۆلیسی دارستان و
دروست بوو کە بەردەوام چاودێری دارستانەکانەکەن و لیژنیان هەیە و ئێمەش ئەندامانی و ڕێکخراوەکانمان لەسەر جەم ناوەند و نوێنەرایەتەکانمان چکە ئێمە لە هەموو هەرێمی کوردستانە لە زاخۆ هەتاوەکو گەرمیان ئێمە ناوەند و نێرایەتیمان هەیە کە ئەوان هەمووی لە ڕێگەی ئەندامە خۆبەخشەکانیان و هەر دیاردەیەکی دزەی بڵێن دژی بە ژینگەی بە تایبەتی ڕاوکردن ومانە ببینن هەم لایەنی پۆلیسی دارستان و حکمی ئاگادارەکەن هەم نوێنەرایەتەکان ناوەندەکانمان ئاگادارەکەن و ئەوانیش بەجهێت و بە کاری خۆیان هەڵەس شاو خۆش بە زۆر سپاس دەکەین کاک ئارام سالار حەمەسەلیم جێگری سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی دەرفەتە دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم بەڕاستێکی کە گرنگیەکی تایبەت بە بابەتە ژینگەیەکانێن و من چەندین ساڵە لەگەڵ بەڕێستانە کە بانگمان بانگشتمانەکەن هەر من نیم ئاگادارم کە بەرنامەکانتان زۆر گرنگی بە ژینگایەن نمونەتان زۆر بێ دەستان خۆش بێ بەڕاستی کەناڵە ڕاگەیاندنەکان چۆنەڵی دەسەڵاتی چوارە من کە ئەتوانن ڕاستەوخۆ ئەو پەیامە ژینگەیانیان ئەو بابەتە هۆشیاریانە بگەێنە هاوڵاتیان سەرکەوتوی دەستان خۆش دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەین.